پرۆژە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی کە خوێندنەوەی یەکەمی لە پەرلەمانی کوردستان بۆ کراوە کاردانەوەی بەدوای خۆیدا هێناوە. نووسەران و ڕۆژنامەنووسان سەریان سوڕماوە لەوەها یاسایەک و واژۆکردنی لەلایەن پەرلەمانتارانی بەشێک لە حیزبەکانەوە، چونکە دەوترێت یاساکە بۆ کۆتوبەندکردنی ئازادی ڕادەربڕین و بەرتەستکردنەوەی ئازادی قسەکردنە. سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت کەمپینێکی فراوانیان بۆ ڕێگریکردن لە یاساکە دەست پێ کردووە و لەگەڵ ئەوەدا نین لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. ئێمە و تەواوی ڕۆژنامەنووسان و بەشێکی زۆر لە ناوەندەکان حملەیە کەمپینێکمان دەست پێ کردو کە ئەم یاسای کەم و کوڕی زۆری تیا سەرنجی زۆرمان هەیە لەسەری و خۆشبەختانە توانراوە تاکوێساش کۆدەنجێکی باش کۆ بکرێتوانێ بۆی کە ئەم یاسایەکی باش نییە و ئومێدەوارین لە لایەنەکان کە بەم بڕیاری خۆیان دابچنەوە بە تایبەتی ئەو کەسانی کە واژویان کردبوو بۆ ئەوەی کە خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسایە بکرێت لە ئێستا بە هەندێکیان پاشگەز بوونەوە لە واژۆکەی خۆیان. ڕەنگە ئەمە خۆی لە ئێستادا گرنگێکی ئۆتۆی نەبێ ئەم پەشیمان بوونەوەیان لە واژۆکانیان، چونکە ئامانج لە واژۆکان ئەو بۆ کە بچێتە بەرنامەی کاری پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت، بەڵام لە ئێستاداەوەی کە زەڕورە ئەو لایەنانە پەلە نەکەن لە خوێندنەوەی دووەم بۆ یاساکە مۆڵەتێک بدرێ بە ڕای گشتی، مۆڵەتێک بدرێت بە ناوەندەکان بە ڕۆژنامەنووسان بە کەسانی شارەزا کە تێبینی سەرنجەکان بخەینە ڕوو. ڕۆژنامەنووسان و چالاکوانان بە توندی یاسایەکی وەها کە بە تەواوەتی ئازادیەکانی ڕادەربڕین قەتیز دەکات ڕەت دەکەنەوە، دەڵێن هاوڵاتی بەژمەینەتی کوردستان تەنها فەیسبوک هەیە کە دەردەدڵی لێ بکات و ڕەخنە ئاراستەی حکومەت بکات، بەڵام حکومەت دەیەوێت ئەو ڕێگەیەش لە خەڵکی بگرێت. شوان سابر چالاکوانی بواری مافەکانی مرۆڤ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیوێتی یەکەم جار کە یاساکەم خوێندەوە وامزانی یاسای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر ژمارە 3 ساڵی 2006 کوردستانە لە کاتێکدا خەڵکی کوردستان چاوەڕوان بوون دۆخی موچە چاک بکرێت کەچی خەریکی یاسایەکن ئەوەی لە فەیسبوک فزەی لێوە بێت فزەی ببڕن. ئەوانە بەڕاستی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان تەنها یەک چەکی بەدەستە ئەویش ناڕەزایەتەکانی لە سوسیال میدیا بڵاو بکاتەوە و خۆشبەختانە سوسیال میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵی زۆ گرنگی هەبووە و لەسەر ئاستی دنیاش لەسەر ئاستی بەهاری عەرەبی کاکە شۆڕشی بەهاری عەرەبی لە ڕێگەی سوسیال میدیاوە کرا و پێم وایە دوجار ئەم یاسایە سەر ناگرێت و خەڵکی کوردستان بێدەنگ نابێت و ئەوەی خۆشبەختانە کە لە سوسیال میدیا هەیە بەرامبەر ڕەتکردنەوەی ئەم یاسایە زۆر ڕەنجی داوەتەوە. بە دنیای گرنگ و پێویستە یاسایەک هەبێت بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی کە هەیە ڕێخستنی میدیا ئەلکترۆنی نییە، بەڵکو قەدەغەکردنی میدیا ئەلکترۆنی سوسیال میدیا لە هەرێمی کوردستان و نەک سانسۆرکردنی ئازادیەکان بەڵکو قەدەغەکردنی ئازادیەکانە. بۆیە بۆ ئێمە وەک ڕۆژنامەوان ئەوەندە بەس نییە ئەو پەرلەمانتارانی کە واژۆکانیان کێشاوەتەوە، بەڵکو ئێمە داواکارین هاوشانی کشاندنەوەی واژۆکانیان کار بکەن بۆ وەستاندنی یاسایەکە بە شێوەیەکی مطلق، چونکە ئەم یاسایی کە هەیە 100% لە خزمەتی سیستەمێکی دیکتاتۆری دامەزراوە لە هەرێمی کوردستان و جیالەوە بەڕاستی ئەوانی کە بەشدار بوون و دەنگیان بەم پرۆژە یاسایە داوە وەک ئەو وایە کە یاسایەکیان دەرکردبێت بۆ کۆریای باکوور. پرۆژە یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە 22 مادە پێکاتوە و لەلایەن هەریەک لە ڕاوێژکاران مەجید ساڵح لە بزوتنەوەی گۆڕان و تارق جەوهەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە کراوە لە دوای بڵاوکردنەوەی پرۆژە یاساکە و خوێندنەوەی یەکەم بۆی کاردانەوەی گەورەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە دوای خۆی داهێنا. بەم هۆیەشەوە زۆرێک لە پەرلەمانتاران واژۆیان لەسەر پرۆژە یاساکە کشاندەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.